بندي فلانا إيران بديان لان بندي فلانا بندي مشاري بيرام ليري لمن بقي سري ودكانا كردري چی جمال دویرام قیرزی ولا دست غمار دک کنچین دره لکاول مفتنه ادا بیک دگری آخر زمان دست یک بردان دگل درد جگلایا بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان و خۆشەویستان و بینەرانی کەناڵی دیمەن ئەم کاتە هەموو کاتێکتان شادی و کامەرانی بێت ئەمڕۆ ئێمە لە شاری قەڵاو منارەی شاری هۆلاکۆ بەزێن لە بەردەم قەڵای هەولێر هەولێری جوان لە بەردەم چایخانەی مەچکۆ ئەمڕۆ باز لە کێشەیەکی دانیشگاکانمانەکەین بەو هیوایی کە بتوانین جێدەستێک لە دوای خۆمان جێبێڵی بەڕێزان ئێمە کاتێک کە کۆ ئەبینەوە لەگەڵ یەکە تووشی باسکردنی یەکە بین بە مستەڵەحە شەرعیەکەی تووشی غەیبەتکردنە بین غەیبەتکردن لە ڕووە کۆمەڵایەتیەکەوە هەتا بڵێ ڕەوشتێکی ناپەسەند و ناشرینە و لە ڕووە شەرعیەکەوە خوای پەروەردگار وەها باسی کردووە کە تۆ ئەگەر برایەکی موسڵمانت بمرێ تۆ گۆشتەکەی بخۆی چۆنە غەیبەتی کەسێک بکەی ئاوایە ئەچینە ئەو شوێنانەی کە زیاتر خەڵکی تیا کۆ ئەبێتەوە لەگەڵ ئەوەی جەختەکەینەوە کە سیمای شار زۆر جوانەکەن بۆ نمونە چایخانەی مەچکۆ بەڵام لەگەڵ ئەوەشا بتوانین باسی یەک نەکەین لە پاشملە نەمیمە یەک نەکەین پشتی یەک نەدەین بە ئەرزا لە بەرامبەر یەکە فەیسمان زۆر جوان بێ پێ بکەنین بەدەمی یەکەوە بەڵام لە پشتی یەکەوە چەقۆ و خەنجەر بدەین لە یەک ئەمە کارێکی ناپەسەندە خوڕەوشتێکی ناڕێکە پێویستەکە ئاگداری بین ئەگەر چی یەکگرتنی دۆستان و خۆشەویستان لەگەڵ یەکە کارێکی زۆر پیرۆزە بەڵام ئەبێ ئەو پیرۆزیە پێکەوە بپارێزین ئەینا جاری وا هەیە یەکگرتنی ڕۆڵە لەگەڵ دایک و باوک کە پێی ئەوترێ سیلەی ڕەحم کە زۆر پیرۆزە لای خوای پەروەردگار جاری وا هەیە ئەو سیلەی ڕەحمە ئەگۆڕێ بۆ غەیبەتکردن بۆ تاوان لە بەرەوەبێ ئاگدار بی جاری وایە تۆ هەستەکەی هاوڕێیەکت نەبینیوە ئەچی بۆ چایخانەی مەچکۆ لە هەولێر لەوێ دانیشێ مەوعیدتان لەوەیە ئەمە سیلەی ڕەحمە بەڵام ئەگەر خۆت بیگۆڕی بەلاڕێیا بیبەی ئەتوانی باسی هاوڕێیەکی ترت بکەی بە خراپە زانایان وتویانە غەیبەتکردن واتای ئەوەیە باسی کەسێک بکەی پێی ناخۆش بێ اینجا هەندێک لە زانایانە فەرمونون ئەو باسکردنە ئەگەر مدحیش بێ بەرامبەرەکەت پێی ناخۆش بێ و دڵی پێی ئازار بخوا نابێ باسی بکەیت ئەم دینە ئەوەنە گەورەیە تەنانەت کەرامەتی مرۆڤ لە پاشملەی خۆی پاراستوێتی نابێ پەنجەی بۆ بەری نابێ زمانتی پێ وەگەڵێ لە لاڕێ ببەی ئەبێ ئاگداری وشەکانت بی ئاگداری قسەکانت بی ئەمڕۆ ئەچینە ناو ئەو شوێنانەی کە خەڵکی تیا کۆ ئەبێتەوە بزانین تا چەندێک ئاستی ئەم خوڕەوشتە بەرزە لە ناو ئێمەیە کە سوپاس بۆخوا باوانمان باپیرانمان ئەم شتانیان نەکردووە بەو بەڵگەی کە ئێمە کاتێک لەگەڵ مامە حاجەکانمان دانیشین ئەوان ئامۆژگاری خێرمانەکەن و پێمانەڵێن کوڕم ڕۆڵە باسی کەس مەکەن و غەیبەت مەکەن لەگەڵمان نابن با بزانین چییە گوزەرێت فەرموو مژگارێکە من چاوەڕێی خێڵی شوێستان چێوە زەمانێکە بۆ دەسووتێم لە دووری تۆیە بێوەمە پێش ئەوەی هیچ شتێک بکەین و بچین بۆ هیچ شوێنێک ئەم بابەتە کەمێک تایبەتە بە ئافرەتەوە چونکە زیاتر ئافرەت وەگەڵێ ئەتوانێ یەک بگرێەوە قسە بکەن لەگەڵ یەکە و زیاتر غەیبەتکردن یان باسکردنی یەک لە ناو چینی ئافرەتانە زۆرە ئەمە هۆکارەکەی بزانم لە زاری خوشکێکی بەڕێزەوە هەر لێرەیە لە هەولێر ئەچینە لای و
پێی ئەڵێن سڵاوت لێبێ ئەم کاتتان باش یاخوا سەربەرز بن ئەو قەناعەتەی کە لە لای ئێمەمانان دروست بووە حەزەکەم وانە بێ بە جدی خەسڵەتی غەیبەتکردن بۆچی لە لای ئافرەت زۆرترە طبعا ئەمە خەڵک گواڵێ بالضبط وایە شتەکە ئەوە واقعە باشە بەس ئەمن لە بۆ لایەنەچی سەرەکی دەیگەڕێنەوە هۆکار چییە؟ هۆکارەکە زیاتر یەکەمیان ڕقا دووەمیشیان حەسادەتە یعنی ڕق و حەسادەت لە دڵی یەکە هەڵەگرن ئافرەت زیاتر هەڵەگرێ بەس ئێستا ئەوەی من بینیومە پیاوانیش تووشی ئەو بەڵایە بوونە بەجددی پیاوان جاران وانە بوون بەس ئێستا باشە بۆ جاران وانە بوون تۆ بڵێ وەک ڤایرۆس نەقڵ بوو بێ لەوانەیە کاریگەری ئافرەتەکان لەسەر پیاوەکان ئاوا بۆ نمونە ئەمن لەسەر هاوسەرەکان باشە بۆ ئەڵێن ئافرەت کاریگەری نییە لە کوردستانە و مافینی ئەسڵەن وانە ئەوەندەی ئافرەت کاریگەری لەسەر پیاو هەیە لەوانەیە تەنانەت لە غەیبەتکردنەکەش لە غەیبەتکردنەکەش عەجیب بالضبط چارەسەر چییە بەڕای جەنابەت؟ وەڵاهی خۆی ئەوە حکمە شەڕعیەکەی هەر هەمومان دەزانین لەسەر غەیبەت حرامە بەس ئەوەیە خودی خۆمان قەنەعەت بە خۆمان ناکەین یعنی ئەو لایەنەی لە مێشتی خۆمان یعنی حەزبیکەین و تەرچیکەین قەنەعەت بە خۆمان ناکەین مەسەلەن ئەتو دەگەیە نقطە چی دەرێ تەواو لێرکانەوە کۆتایی بۆ شتەی دەینم ئەو سیفاتە خراپە لە خۆمدا تەرچی دەکەم لایەنە دینیەکەی زۆر گوناحە دوایەوەش جگە لایەنە کۆمەڵایەتیەکەی ئەتوو کۆمەڵگای هەڵدەتەچێنی بە غەیبەتکردن و باسکردنی کەسانی دیکە عاجزبوون ڕۆدەدا بینی خوشک و برا تێگرەسی خوشک و خوشک ینی چاردەور بە کامڵی هەر هەمووی ئەو کوبڵی هەر هەڵتەکانی کۆمەڵگایە بەس ئەمە ناتوانین ئەو قەنەعەتەی لەکن خۆمان دروست باشە زۆر سپاس بۆ جەنابەت لەبەر چیە سەبەبەکەش سەبەبەکە ئەوەیە کە قەنەعەت ناکەین مەسەلەن ئەمن لە خۆمەوە دەست پێ دەکەم تا ئەوشتە لەکن من کۆتایی پێهات بەس کاتێک بەرامبەرەکەم شتێکم لەکن دەکا یعنی خۆت تەحمل ناکەی دووبارە ئەو شتە سەر هەڵدەداتەوە ینی خاڵیکردنەوە چشە لە هەمان کاتدا ینی غەیبەتکردن خۆ خاڵیکردنەوەیە بە جۆرە لە جۆرەکان بە جۆرێک زۆر سپاس بۆ جەنابەت با ئەو خەڵکە لێمان عاجز نەبن بە تایبەت ئافرەتان بڵێن هەر خەریکی لایەنی ئافرەتان و ئافرەتان وەگەڵێ تۆمەتبارەکەن ئێمە سپاسی جەناب دەکەین ئەچینە لای پیاوانیش بزانین ئەوان هەمانە و قسەیەکەن دەستان خۆش بێ بەرەو چایخانەی مەچکۆ ئەڕۆین چونکە زۆرترین خەڵک لەوێ کۆ ئەبێتەوە ئێستا و ئەو بابەتەی کە ئێمە باسەکەین لەوێ زیندووترە با بزانین پیاوانیش بە هەمان شێوە ئەوەی ئەو خوشکە باسی کرد لە غەیبەتکردن لە ناو چینی ئافرەتانە بزانین پیاوان چۆنن لەگەڵمان نابێت بەڕێزان ئێستا ئێمە لە جوانترین شوێنی شاری هەولێری چایخانەی مەچکۆ سیمایەکی جوانی بەم شارەداوە هاتوین بۆ ئێرە چونکە گەنجێکی زۆری لێیە ڕۆشنبیر ڕۆشن فکر کەسانی نووسەر بەناوبانگ لێرە کۆ ئەبنەوە بەو هیوایی کە بگەینە حەلێک بۆ ئەم بابەتە هەموو مەجلیسەکانمان دانیشتگاکانمان بەبێ غەیبەتکردن نییە بەبێ باسکردنی یەکتر نییە کە لە سەرەتای بەرنامەکەشا باسم کرد ئەم بابەتە بابەتێکی مەترسیدارە بۆ خۆمان یەکەم جار بۆ کەسایەتی خۆمان بۆ دواڕۆژی خۆمان و بۆ قیامەتی خۆشمان بەڕاستی ئێستا گەنجێکم لەلایە باسی غەیبەتمان کرد وتی غەیبەت خراپە ئەمەوێ بە زمانێکی سادە بیگەێنین بڵێن غەیبەتکردن خراپە باسکردنی یەکتر خراپە سڵاوت لێبێ ئەحواڵت چۆنە باشە شکر پرسیارێ غەیبەتکردن تاوانێکە کەسمان لی بەدەرنی کردوتەوە نییە غەیبەتی خەڵکی کردووە حتمان کراوە ئەوە ئاعترافێکی جوانە تا چەندێک سوودت لی بینیوە سوودی هەیە سوودم لێ نەبینیوە بەس کە مثلم خەڵک کە دادنیشە مثلم برادر دوو برادر سێ برادر پێکەوە حتمان غەیبەت دەکرێت توشنی مثلن باسی نەفرێکی تر ئەەکەی باشە زیانی چییە زیانەکەی چییە خۆی لەلایەن دینیان مثلن کە دینی ئیسلام مثلن حرامی کردووە غیبەتکردن زیانەکەی تریش مثلن لەوانەیە مثلن دژمنداری دروست بکاتن مثلن تۆ مثلن ڕقت
ڕق دروست بات نێوان خەڵکەکان ئەگەر بزانێت بەڵێ باشە مەسەڵەن ئەگەر قسەکە بۆی بگەڕێتەوە مەسەڵەن پێی خۆش نەبێتن لەوانەیە تووشی ئیحراجێبی بەڵێ بزە تووشی ئیحراجش دەبین و ڕقش دروست دەکاتن هەز دەکەم ئەتوەڵی چیت لا منیش لەگەڵ غیبەتکردن نیم بەڕاستی بەڵام حتمما دەکرێتە حتمما نەکرێت یعنی کەسێکت نەبینیوە خۆی بپارێزێ بۆ نمونە من لە شوێنەکە کە دانیشتێ بڵێ کاکە بوەستە غیبەتی کەس مەکە پێم وایە ئەگەر گەنج ئێستا باشتر چکە لەبەرەوەی هەموو شغڵێک هەیە و ئیشکردن و کارتر و ئەوە زیاتر لە گەورەکان منە و شتە دەبینم زیاد بەڕای تۆ ڕای من بەڵێ من بە عکسەوای بینم وا مەزانی نازانم ڕاگۆڕینەوەیە من وازانم گەورەتر لە ئێمە زۆر دوور بوونە لەو بابەتە ئێستاکە نمونە من ئێستام لەگەڵ برادەرە دانیشتوو باش لێرە باسی هێزار شتەکەین مەسەلەن ئیشکردنە من نمونە مەسەلەن مەسەلەن گە بەشی کۆمپیوتەر باسکەین ئەگە بەشی بینایە باسکەین من لەوە دوورم کە بێن باسی ئەو برادەرەکەم یان باسی کەسێکیکە بکەم ینی هەر کەسە و بوارەکەی خۆی باز بکە مەسەلەن من بوارەکەی خۆم باز دەکەم بێجگەلەوە مەسەلەن باسی هێزار مۆزوعەکە دەکرێت من مەسەلەن دانانیشم باسی بکەم ئەو کەسە بۆ وای کرد ئەمە بۆ وا دەکات باشە زیانی غیبەت چییە ینی تۆ سەگە مامۆسایەکی ئاینی پێم بڵێت تۆ باسی غیبەتەکەی غیبەت زیانەکەی چییە؟ خراپەکەی چییە؟ بۆ ئێ ماڵین خراپە ئەسڵەن بۆ حرام کراوە باشە ئاخی بۆ باسی کەم ئاخە ینی من ئێستا بۆ باسی مەسەلەن برادەرەکەم بۆ نمونە باسی کەسێکت کرد بە خراپە چی ڕۆدا؟ حتمما یان من خۆم یاخت ئەوەی تەنیشتم ڕقی لێ دەبێتەوە ڕقی لێ دەبێتەوە ڕقیش ئیشی ئینسان نییە وانە خۆی ئەزانین چۆنە مەسەلەن غیبەتکردن بەشەر کەم فەراغی زۆری هەبێتن بۆ قسەکردن تووشی غیبەت دەبێت تۆڵی هۆکارێک لە هۆکارەکان بەڵێ بەڵێ کە خەڵک مەسەلەن کە بێئیشی دەست بەتاڵی کە بێئیشی مەسەلەن کە دادەنیشە شوێنێک ینی باسی خەڵکەکەی کە باسی خەڵکەکەی حتمما غیبەت دروست دەبێتن بەس ئەگەر خەڵک مەسەلەن ئیشی هەبێتن مەشغوڵتر بێتن مەسەلەن لێرە مەسەلەن من لەگەڵ برادری باسی مەسەلەن مەجالێکی علمی بکەین یان باسی ئیشکردنی خۆمان بکەین کەم لەو غیبەتە دوورتر دەکەوینەوە ینی ئەوە هەیە ماشەڵڵا مەسەلەن گەنجی ئێستا ینی هەوڵ بدەیت دەستت بەتاڵ نەبێ حتمما خۆت بە شتی ترەوە سەرخاڵ بکەی وەک لەوەی کە ئەگەر ڕقت لە کەسێکی تر بوو بە غیبەت بەتاڵی نەکەیتەوە بالضبط ینی ئەسڵەن بەڕێزان لێرە یەک بابەت هەیە زۆر گرنگە کاتێک کە من خۆشیم بە چاری کەسێکە نایە زۆر گرنگە ئەو جورئەتەم هەبێ پیاوانە بڕۆمە بەردەمی بڵم کاکە 1 2 3 4 ئەمانەت لە ژیانە هەیە غەڵەتە تۆ بەرامبەر من ئاوای لە جیاتیەوەی بەخۆی بڵێ بۆ ئەوەی هەم خۆی چاک بێتەوە هەم ئەو ڕقەی لە دڵایەتی خاڵی بێتەوە کەچی ئەماچین لای کەسێکی تر باسیەکەین بۆ ئەوەی ڕق لە ئەو کەسە زیاتر بێ لە دڵما و لە لای ئەویش ڕقی لی بێتەوە ینی عەرە بەڵێ زادە تین بەلە بەڕاستی قوڕەکەی خەستر کردەوە ئێمە نامانەوێ وا بێ ئێمە ئەمانەوێت چارەسەر بێ کە تۆ ڕقێک لە دڵایە زیادی مەکە بەڵکو بڕۆ چارەسەریکە ئەمە زۆر گرنگە سوپاس بۆ جەنابتان دەستی جەنابتان خۆش بێ هیوادارم پەیامەکەتان گەیشت بێ بە هاوتەمەنەکانی خۆتان هیچ نەبێت دەستان خۆش بێ بەڕای من ئینسان بە خۆشەویستی و بیشتن پێویست بۆ ناکە ڕق لێبوونەوە و شتانە هاتە زیات لە گەنجەکان ئەگە باسکەم بۆ تەمەنی خۆ و تەمەنی خۆم قسان دەکەم پێم وایە ژیان کورتە بە ئینسان بە خۆشەویستی و بژیتن و باوازدەوە بینن کە ڕقمان لە یەکتر و غیبەتکردن و لەو شتانە دەستان خۆش سپاس بۆ جەنابتان بەڕێزان هاتوومەتە لای بەڕێزێک ڕۆشنبیرێک کە لە ڕووی تەمەنەوە زۆر بە ئەزمونە کەسێکی ڕۆشنبیرە دەرچووی مەحەدی معلمینە پەیمانگای مامۆستایان ساڵی چەند دبلۆم هەیە ساڵی 74 ماشاءالله باشە مامۆستا جەنابت ناوت چی بوو؟ محەممەد مەحموود حەمەد مامۆستا محەممەد وەکو ئەزمموی خۆت غیبەتکردن سوودی هەیە یان زیانی هەیە وەلای غیبەتکردن زیانی هەیە وە نەتیجەی گەلەگەلە خراپە نەتیجەی چی دروستە بێ نەتیجەی عەداوە دروست دەبی
ئەگەر جەنابەت غەیبەتی یەکێک بکەی ئەگەر برای خۆت بی باشە غەیبەتی بکەی ئەوە عادەتێکی زۆر ناشرینە عەداوەت لە بینتان دروست دەبی و نەتیجەی خراپ دەبی. باشە مامۆسای بەڕێز سەردەمی ئێوە بەدێ کاتێک کە لە کۆڕ و کۆبوونەوەکانە حتمما جیاوازی هەبووە لە ئێستا بەدا ئەنیشتن غەیبەتی یەکتان نەکرد ناوەلا ئەبەدەن تستی وها نەبوو چونکە ئەو وەختی احترام هەبوو انسجام هەبوو تەفاهم هەبوو هەر ئینسانێک ئەگەر تستێکی لۆ خۆی خۆش ببوایە دەبا لۆ خەرکیز ئەو تستەی پێی خۆش بێ زمانی ئێمە ئەوها بوو ئێستا زەمان گۆڕایە احترام کەم بووە لە بینی خەلکی. باشە مامۆسا جەنابەت چەند جیلێکت پەروەردە کردووە بەدێ ئەمەوێ ئامۆژگاریەکی ئێمەمانان بکەی لەم بوارەیە ئامۆژگاریمان بکە. ئامۆژگاری وەلایی ئەوەیە ئامۆژگاری تەلەبەکانی ئێستا دەکەم ئەگەر تەلەبەی ئیبتیدایی بیان هەتا تەلەبەی زانکۆ دەبی احترامی مامۆستای خۆیان بگرن و تەقدیری بگرن چونکە ئەوە قازاند لە بۆ خۆیانە مامۆستا وەکو مۆمێکە دەسووتێ دەورەی خۆی ڕۆناک دەکاتەوە. باشە ئەوە چیتە خوێندەوە توانم بیزانم ئەوە بەڵێ کتێبە دەری عەسر سەنەوافی قوسور سەدام حوسێن جەزراوی 10 سال لە قسەکانی سەدام حوسێن باسی چیەکە؟ مازن جەزراوی کووردا ئەو کتابەی دانایە کووردا و دایناوە کووردا باشە خۆی لە نێو قەسرەکانی سەداما بووە بەلێ خۆی باسێکە بەلێ باشە ئێمە زۆر سوپاس دەکەین مامۆستا محەممەد گیان یاخوا تەمەنت درێژ بێ حیاتمی زۆر سوپاس بۆ جەنابەت دووبارە حتمما قسەکانی جەنابەت سەنەدە بۆ ئێمە هەوڵەدەین جێبەجێ بکەین بە تایبەت ئەو گەنجانەی کە ئێستاکە گوێیان لێمانە هەوڵ بدەین ئەو واقعی کە جاران هەبووە و جەنابەت بۆ ئێمەت نەقڵ کرد بیگەڕێنینەوە ئەو بۆن و بەرام و تامەی لە جاران و دانیشتەکانی جاران نبوونی هەبووە هەوڵ بدەین لێرەیە بیگەڕێنینەوە دڵسافی نیەت باشی بەرامبەر یەک دڵسۆزی بەرامبەر یەک دەست خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابەت مامۆسای بەڕێز زۆر خۆشحاڵ بووین. لە سەرەتای بەرنامەکەەوە خوشکێکی بەڕێزمان وەرگرت خۆی بەدەمی خۆی وتی لە ناو ئێمەیە کە چینی ئافرەتانن غەیبەت زۆرە ئەیتر کۆمەڵە هۆکاری باس کرد. ئێستا ئەمەوەیە دوو گەنج لێرن ئەو پرسیارەیان ڕوبەڕوو بکەمەوە ئایا غەیبەتکردن لە ناو چینی پیاوانە زیاترە یا لە ناو چینی ئافرەتان و بۆ سڵاوتان لێبێ ڕاستە ئەڵێن غەیبەتکردن لە ناو چینی ئافرەتانە زۆرە؟ طبعا بەڵێ ئوستاژان غەیبەتکردن بۆ من لە ناو پیاوانە زۆر بینیومە غەیبەت لە ناو هەردووچی غەیبەتکردن هەر هەیە کە برادر کە دەبنەوە لە جێگایەک جاروایە باسی برادێک دەکەن کەەوە لەوێن دەردا حزوری لەوێنە لەو شوێنەدا ئامادە نییە ئەوە باسیەکەن خراپەکە بۆ ئەڵێن حرامە خراپە لەبەر چکە فەرمودێکی پێغەمبەری خواما صلی الله علیه وسلم هەیە دەفەرمێتن کەسێک کە غەیبەتی برا مسلمانەکەی دەکەن خوشکە مسلمانەکەی دەکە وەکو ئەوە وایە گۆشتەکەی دەخوا گۆشتی بخوا بە مردووی بەڵێ گۆشت بخوا بە مردووی باشە سلااوت لێبێ سلامەتی سپاس دەکەم زۆر سپاس خۆشحاڵ بووم ئەزیزی سپاس پرسیارەکە بە جۆرێتر دەکەم باش تۆ چۆن باسی غەیبەتەکەی قسەیەک هەیە دەڵێتن کە چیتە ماڵک باڵێن ئەوەش کار هەر لە باڵێن لە سمعی غەیبەتی دەبیتن باشە کە چیە ماڵک کوێر بە کە هاتیە دەرێ لاڵ بە مەبەستی لە چیە کە چیە ماڵک ینی کە لە ماڵەکە هاتیە دەرێ هەر قسەکت کرد هەر شتێکت گۆشتێکی ناشیرنت دێت شتێکی باشەکان باسکە طبیعی بەسکە شتێکی خراپێت هەر شتێک بوو ئەو وەختی بە غەیبەت حسێبە هەر لەسەر پرسیارەکەی ئەو برادەرەی کە وتت غەیبەت لە ناو باڵم پیاوان چینی پیاوان زیاتر یاخود ئافرەتان غەیبەت هەر غەیبەتە لە ناو پیاوان بیت لە ناو ئافرەتان بی هەر خراپتر بەڵام لە لای مەنازڵام شتەکەەوە هاتیە کە لە ناو ئافرەتان باڵین قسە زیاتر دەکرێتن لێ غەیبێت شتی زیاتر دەبیتن باشە خراپیەکەی چییە غەیبەت
والله غیبەت چونکە لە کۆڕ و کۆبوونەوەکانە هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکمان نییە باسی کەسێکی ترتیان نەکرێت ڕاستە کە ئەمە بەڕاستی یعنی مەترسیدارە قسەیەک ئەگەر تانیت کەسێک بەرامبرد بوو ئەگەر تانیت ڕوبەر ئەو قسەی پێ بڵێ ڕوبەر و تاین ئەو قسەی پێ بڵێ ئەگەر ڕەخ نەبوو ئەگەر گلەی بوو ئەگەر ئیشەکی ناباشی کرد بوو ڕوبەر و توانیت پێی بڵێ زۆر باشترە تاوان ڕوبەڕوەکەش لە ناو خەڵکی ئەگەر شکانتەوە دووبارە هەر خراپە فەلۆی ئەگەر ئەو کەسە لەوێن دەرنما ئیدیات و قسەت لەسەری کرد دەبتە غیبەت و شتێکی ناباشەوە قەی ناکە بۆ ئەڵێن ناباشە چی دروستە بێ ئێستا من غیبەتی تۆ بکەم لای ئەم برادرە باشە چی دروستە بێ ڕق لە دڵگرتن بەرامبەر بە کەسی بەرامبەر کات بۆ نمونە کاتێک غیبەتی کەسێک دەکەی لەوانەیە لا ئیرادی ئەگەر کەسەکە نەشزانتۆ کە غیبەتیت کردیە بەڵام بەرامبەری نەوەک شتێک دروست دەبیتن ئەگەر لۆ نمونە بە خراپە باسی برادەرەکەت کرد لە لای برادرشکە ئەو کەسە نەزڕی لەسەر هەمان ئەو برادێکات و بە خراپ باس کردی لەوانەیە خراپیش نەبیتن بەڵام کە غیبەتە نەزڕێکی خراپتر لەسەر ئەو برادری دروست دەبیتن فەلۆی غیبەت لێرانە تانی بڵێن شتێکی خراپە زۆریش خراپە وتەی کۆتایی تۆ وەکو ئامۆژگاریەک بۆ هاوتەمەنەکەی خۆت هاوتەمەنێک هەر بۆ خۆم و هەر بۆ هاوتەمانەکان و بۆ تەمەنێمە هەمومان سەردانی چایخانە ئەەکەین دائەنیشین لە کۆڕ و کۆبوونەوەکانە بەشداریەکەین شتێکی جوانە بەڵام ئەگەر غیبەتی تیانە بێ ئەگەر غیبەتی تیانە بێ شتێکە زۆر هەندێکەڵای تامی نییە هەر تامی نامینەوە مەزلیسا هەرە بەخوای مامۆستاجان غیبەتی تیانە بێت تامی نامێنێ ئەگەر غیبەتی تێدابی تامی نامێ جوانە ئەگەر غیبەت شتێدانبی بەڕاستی مەزلیسێکی زۆر خۆش و مرتاح و ئارامە وتەی کۆتایی تۆ من پێم وایە ئەگەر ئەوە برادەرێکم بی و بە فعلی برادرم بی بەمانەی کلمەی برادرم بیتن ئەگەر ئیشەکی خراپی هەبوو شتێکی خراپی هەبوو دوڕۆژت کە لە قیامەتێ پێم وایە ئەگەر لەسەر شتە خراپەکەی ئەمن نەسیحەتم نەکرد بوو بە غیبەت باسم کرد بوو دووبارە هەم ئەگەر بە خۆیم نەگوت بووە هەم ئەگەر غیبەتم کرد پێم وایە لێپرسنەوەی باشم لەسەر دەکرێتن فەلۆ دەتوانم ئەمن لە بەرامبەری پێی بڵێم کە غەڵەتە چی هەیە کە خراپیە چی هەیە وەکو غیبەتنا ئەو کاتی وەکو نەسیحەتێک پێ دەڵێم هەم خۆشەویستی محەبەت لە بینی من و ئەو برادری زیاد دەبیتن هەمیش لەوانەیە پاداشتێکی زۆر باشم بدرێتەوە لە قیامەت دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بوو سەربەرز بن یاخوا سەلامت بن سوپاسانەکەم دەستان خۆش بێ سوپاس دووبارە ئێمە بەرنامەکەمان کۆتایی پێ نەهاتووە هەوڵەدەین چەند کەسێکی تر وەرگرین لە ئەم بوارەیە هەندێک قسەمان بۆ بکات چونکە من دڵم ئاوی نەخواردێتەوە بەڕاستی ئەوەی کە من ئەیبینم لە کۆمەڵگەی خۆمانە جێی داخە مناڵ پیر ژن و پیاو تەنانەت لە ناو مزگەوتەکانمانە غیبەتی یەکەکەین یەکە ئەشکێنینەوە هەتا بتوانین گۆشتی یەک ئەخۆین بە مردووی کە ئەمە مستەڵەحێکی شەرعیە ئەمەوێ کەسانی تر ببینم بۆم باسکەن هۆکار چییە ئەی چارەسەر چییە چۆن لەم مەساتە ئێمە ڕزگارمان بێ بە جددی أحوالكم؟ يسلمك الله يا أهلا وسهلا وبك أكثر. عندي سؤال إذا قدرت أجاوبه حاضر. ها إيه؟ كل مجالسنا بها غيبة. نعم. تشوفها صح؟ لا خطأ. الإسلام يحرم أولا. إيه؟ هو الإسلام دين التشريع. تمام. يحرم الغيبة. إيه؟ بسم الله الرحمن الرحيم يحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا إيه؟ فكرهتموه. تمام. وبعد فالإسلام حرمها وثانيا من الأخلاق. الإسلام أولا والأخلاق ثانيا. تمام. وثالثا هي عادة سيئة. تمام. خلي أقعد هنا. تفضل. بيها مجال. تفضل. تمام. السلام عليكم. عليكم السلام. يا الله. تفضل تفضل. من وين انتم؟ أنا من بغداد. ما شاء الله. سلمة. جايين سياحة؟ لا رحلة علاجية يعني. ما شاء الله. ايوه. الله يوفقهم الجميع إن شاء الله. الجميع إن شاء الله. تمام تابع بالموضوع. بخصوص الغيبة؟ أي نعم. نعم هي قلت لك أولا الإسلام يحرم. نعم. ثانيا الأخلاق. نعم. ثالثا هي عادة سيئة. تمام. أنا إذا عندي فد موضوع ويا جنابك أو ويا شخص آخر. نعم. أحكي وجها لوجه. ليش؟ هيك أحسن. أكيد وهي الغيبة هي أصلا ما هي مضار الغيبة؟ مضارها أولا مضار معنوية. إيه؟ للشخص المغتاب. الشخص اللي ياخذ غيبة يكون إنسان ثرثار وغير محبوب في المجتمع وغير مرغوب فيه لا في المجلس ولا في الوسط الاجتماعي. يعني قلت لك إنه الإنسان اللي ياخذ غيبة غير محترم
ويكذب على الناس. يعني إذا أنا أحكي على واحد وهو مو موجود هنا، طبعا أول شيء المضار يعود علي. أكيد مضار أخلاقية ومضار معنوية. باشا برزان أم برادرانا خلشي بغدان طبعا خواهي قورا شفاي خيري عن بو بنيري بو علاج هاتون بو إيرا باسي غيبتك لكورو كوبونو كان عليه بجدي خرابة بو خرابة يكم جار بو أو كسا خرابة كغيبتك أكا لبروي قرد لدلي أو كسا دروس تبي للرق ولا تشينا ولا بغز ولا حقد ولا حسادة أو بابتانا يكم جاء أو كسي كغيبتك توشي أو نخوشي أبي يعني بو نمونا إما كسك غيبتي كسك أيوة أو كسا بشكينته بلام يكم جار خوي برشكي أو أجري بركة. تمام جنابك شلونك؟ شلونك يا حبيبي؟ أحوالك؟ الله يسلمك رحم الله. الله يسلمك. الله يخليك. أنت هم من بغداد؟ هم من بغداد نعم. ما شاء الله. ابن أنا. ها والله والدي هذا. والدك؟ إيه ما شاء الله. أنا عبالي أنت أخوه. لا والدي هذا. يسلمك. يا أهلا وسهلا. الله يسلمك. أنت شو تقول؟ طبعا يعني الغيبة فشيء سيء في المجتمع وعادة غير لائقة. هو هاي السؤال الجوهري اللي أنا أريد أسأل. كلنا نعرف الغيبة حرام. نعم. كلنا نعرف الغيبة مو زين. نعم. تمام؟ نعم. ليش نسوي غيبة يعني؟ الغيبة هي مجالسنا ليش بيها غيبة؟ طبعا كل المجالس شيء. هاي صارت طبيعة. حتى بالجوامع جوامع داخل حرم الجوامع اكو. الإنسان المؤمن ما ياخذ غيبة. اللي يخاف الله سبحانه وتعالى. نعم. واللي ملتزم بشريعة سيد المرسلين محمد صلى الله عليه وآله وسلم وعنده خوف من الله ما يغتاب أخوه المسلم، ما يذكر عادة سيئة هي غير موجودة فيه. تمام. لأن هي الغيبة شنو؟ هو ذكر عادة سيئة بالشخص اللي ما يحب يذكرها. تمام. هاي هي الغيبة. فالإنسان المؤمن ما تاخذه في الله لو متلائم، ما يتكلم. تمام. ما يتكلم. طبعا أنا أشكركم وتشرفنا بمعرفتكم وإحنا بخدمتكم إذا تحتاجون شيء. كردستاننا الله يسلمكم. الله يحفظكم. الله يحفظكم. الله يسلمكم. شكرا لكم. برزان أم برادرانا وقوتم خلشي خواروي عراقا هاتون بو إيرا بو شارسر وبابتانا بس لا غيبتك أو طبعا هو كريبو بهمان شيوا الله إيمان دار مسلمان نابي غيبتك بجدي وايا بو لبروي تو اشتم مزقوت قوايا بابندي شريعتي بابندي قرآني بيروزي يا قرآن فرمي نابي غيبتي يكتربك بو چونك تو ضلد الرشا بي الرش زور قرنقا ضلد الرشا بي جوانترین پێناسەیەک بۆ غەیبەت کرابێ بریتە لەوەی بەدەستی خۆت چاکەکانی خۆت بسووتێنی بەجددی هەر لە شەرعەوە باس کراوە کەسێک کە غەیبەتی کەسێکەکە ڕێک چاکەکانی ئەسردرێتەوە هەڵەوەرێ وەک ئەوە وایە ئاگرێک لە پوشێک بەردا چۆن ئەو ئاگرە تووشی ئەو پوشە ئەبێ بە هەمان شێوە چاکەکانی خۆمان بەدەستی خۆمان ئەسووتێنین بابشين لا اما مصاب ريزه سلاود ليبه احوالت شونا ايوا باشن اگر بيما ايروا ما مصايب ريز اما بابتك هي زور زيندوه لناو خلقه كاتك لكورو كوبنو كان دانيشن غيبتي يككن باسي يكتركن اما تاتشنيك زياني هي سرتا بخير بين بغيبت كردن بوت ديار ديك استا لناو كومالكاي ايما بقشتي كومالكاي كردي باز دكين لناو كومالكا زياواز كانش حلبت غيبت كردن هي بشوازي زياواز بدربرين زياواز بلام بداخو لناو كومالكاي روش حالاتي روشالاتي ناوين غيبت كردن بوت ديار ديكي قيزاون همومان بجورك لجوركان تيكوتين زاروايا خومان اگادارجنين لقل باسك لقل بابتك فولوي او غيبت دبين بدو غيبت دادروين براستي بيم وايا غيبت تاكان من دستيني
وبركت لمجلس ولا دانشتون ولا كور ولا بابتا كان ناهلي غيبت دیاردێکی ناشرینە باشە چارەسەر چییە ئێستا ئێمە چۆن حەلێک بدەین بەو خەڵکە هەمومان نەزانین غیبەت حرامە هەمومان نەزانین غیبەت خراپە بەڵام هەمووشان غیبەتەکەین چارەسەر چییە؟ هۆکاری یەکەمی چارەسەری غیبەت بەڕێی من هۆکاری سەرچکە غیبەتکردنەکە حەسادەتە بە بڕوای من ئەگەر بێت و حەسادەتە باشە هەمومان ئەگەر حەسادەتەکە لایە بین دوور دەکەین لە غیبەتەکە بۆ من ئەگەر من حەسادەتم بە برای خۆم بە هاوڕێی خۆم بە کەسی نزیک خۆم بەو کەسانی جیران من نەبم دڵنیا بە غیبەتەکە ناکەم غیبەتەکە لە سەر چاوە دەگلەوەی کە من حەسوودی پێ دەبم ئەو بابەتی ئەو کرد غیبەت هەڵبەت بابەتێکە ئەتۆ باسی دەکەی ئەگەر نەبێ بوختانە ئەگەر بابەتەکەی تێدا نەبێەوە دەبێت بە بوختان بەڵام تو بابەتێکە باسی دەکەی کە پێش خۆی ناوێری باسیکەی حەز ناکەی باسکەی یان کە باسکەی ئەمە نیشانەی چییە؟ من ئەگەر ئەو برا بەڕێزە وەرگرم سڵاوت لێبێ ئوستازی بەڕێز ئەحواڵت چۆنە؟ یاخوا سەلام من حەزەکەم دانیشم لەلاتەوە هۆکار چیە ئێمە غیبەتی یەکەکەین؟ هۆکارەوەیەکەوە ئەو کەسە لە نەقسی خۆیەوە هەست بە نەقسەکە؟ هەست بە نەقسەکە بۆ نمونە ئەو نەقسەکە لە خۆیەوە دەیەوێتن بە بەرامبەر لە باسکردنی بەرامبەردا دەریخە یان پڕیکاتەوە یان پڕیکاتەوە اینجا ئەو نەقسە بە هەر شێوەیەک بێتن کە لە خۆیدا ئەزانیتن هەست دەکاتن بۆی خۆی هەستی پێکە خۆی هەستی پێ دەکات باشە ئەس لەبەر هەندێک بە بەرامبەردا بەرامبەر پڕێکات بەڵێ باشە من ئێستا لە شوێنێکا دائنیشم غیبەتی جەناب دەکەم ئەمە خراپەکەی لە چیایە؟ خراپەکەی چیە بڵێ خراپەکەی لەوەدایکەوە ئەتوو ینی خۆت هەز دەکەیکەوە لە ناو جێژاوێک دای ناو جێژاوێک دای لە ڕووە دەرونیەکەشەوە بەڵێ لە ناو کایۆسێک دای لە ناو ژاوە ژاوێک دای ناو ژاوە ژاوان بۆ نمونە دەتەوێت مەخرەجێک بۆ خۆت بدۆزیتەوە ئێجا لەو مەخرەجەدا بۆ نمونە هانە بۆ ئەوە دەبێت یعنی جەناب دەتەوێت بڵێ ئەو کەسێکی غیبەتەکە هاوسەنگ نییە نەخێر لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەمە جگە لەوەی کە دڵمان پڕ ئەبێت لە ڕق و لە چینە و لە ڕەشی و لە ناشرینی و لە حەسادەت کامانە هەمووی کۆمەڵە نەخۆشیەکەن تووشی دڵە بن بەڵام تەماشاکە عایلەی وا هەیە کەسێکیان نەخۆشی دڵێگرێ باشە دڵی کوونە شریانی گیراوە ڕێک بۆ ئوردن بڕۆ بۆ هندستان بڕۆ بۆ ئێران بڕۆ بۆ تورکیا بڕۆ هەر بۆ بەیانەکەی ویزە وەرەگرێت بەڵام کۆمەڵە نەخۆشیەکەی تووشی دڵە بێ وەکو ئەم غیبەتە دەبێت خۆی چارەسەری خۆی بکات تا ئێساکە نەمان بینیوە کەسێک بە دوای دکتۆرێکا بگەڕێ بە دوای پزیشکێکا بگەڕێ بۆ ئەم بابەتە بەڵام قورآن باشترین دکتۆرە قورآن باشترین دکتۆرە جێگرتن و پەیڕەویکردنی قورآن باشترین شتە بۆ ئەوی دوورکەوێنەوە لە غیبەت ئەوە یەک دومیشیان کاتی بەتاڵت نەبوون ئەگەر تو کاتی بەتاڵت نەبی بە دوای غیبەت داگەڕێی دەست بەتاڵی شوا دەکات تۆ غیبەت بکەی لە کاتی ئەتو سەرقال بێ حتمما غیبەت ناوی سەرقالی خەڵکیتر نابی سەرقالی ژیانی خۆت دەبی زۆر بەمان ئێستا لێکان لە وڵاتی ئێمە سەرقالی ژیانی خەڵکیترین لەوەی سەرقالی ژیانی خۆمان ئەم خاڵە زۆر گرنگە یعنی ئێمە ئەوەندەی خەریکی بەرامبەرین سەیری خۆمان ناکەین کوردەواری ئەڵەیە دەرزیەک لە چاوی بەرامبەر بینین بەڵام گوریسێک لە چاوی خۆمانە نبینین کامە بەڕاستی زۆر گرنگە تەماشای خۆمان بکەین ئایا غیبەتی فڵان کەسەکەم ئەم کەسە عیبێکی تایە ئەمەوێ دەری خەم لای کەسێکی تر ئایا من ئەو عیبەم هەیە یان ناخر زۆر بەمان هەمانە و عیبەمان هەیە بەس کەچی ئێمە خۆمان نبینین لە کاتێکا قورئانە فەرمێ وەفی ئەنفوسیکم بابە تەماشای خۆت کە یەکەم جار خۆت ببینە بزانە تۆ لە چ جێژاوێکای تۆ لە چ دەردەسەریەکای و دەمت گەرمە دەمت تیژە زمانت کول ناکەی بەرامبەر هەموو ورد و درشتی خەڵکی عورەتی خەڵکی عیب و عاری خەڵکی کە پێغەمبەری خوا لە دەقێکی فەرمودەیە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام من تتبع عورة أخيه تتبع الله عورته حتى أجل مالي خوش يابيه هر كسيك بدواي عورته عيب وعاري خلقي يابكوي خوي برغار براسي أشكرايكا إما هيج غيبتك مان إسا باسم كرت تناند لناو مزقوتا كان مانا خلقي لدمي إما باريزرا ونبونا غيبت مان لناو وسطي دين دارانا زیاترە لەوەی کە لە دەرەوە بەداخەوە کەسی ئیماندار ئەو کەسێک کە خەڵک لە دەستی ئەمین لە زمانی ئەمین بێت ئیماندار ئەو کەسەیە کە لە زمانی لە هەموو المسلم فەرمودەکە چێڵێ
ئەلی تعریفی پێواڵێ المسلم یعنی مسلمان بە هەموو ڕاهەندەکانیەوە من سلم المسلمون من لسانه ويده ئەم دوو شتە لیسان لەگەڵ دەست وەچاویش بەخۆی گرنگە بەڕاستی بەڵام لە فەرمودەکەمان بەڵام چاویش زۆر باشە ئەگەر وانە بووەوە مسلمانێکی تەواو نییە مامە حاجیەکە بووە یود ئەگەر وانە بوو ئەوە ئیمانی لەقە بێ لە ئیمانی خۆی بترسێ غیبەتکردنیش وەکۆی وایە کە تو گۆشتی برایەکەی خۆت بخۆی خەتەرە اینجا بە مردوویش یاری تۆ ناتوانانی گۆشتێکی ئاژەڵ کە حەڵاڵە کە دوو ڕۆژ لەسەر سەلاجەیە بمێنێتەوە ناتوانانی بۆنیشی بکەیت سزای ئەوەی بێتی تۆ بچی بیخۆی ئەمە سزای ئەو کەسانەیە لە قیامەتە بۆ ئەوەی کە غیبەتیان کردووە چونکە بەڕێزان غیبەتکردن هەر ئەوە نییە من دانیشم باسی فڵان کەس کەم لە لای کەسێکی تر ئەمەە ئاسان نییە ئێستا ئێمە ئەزانین لە قورئانە بچووکترین وشە دوو پیتە بریتە لە ئۆف بەرامبەر دایک و باوک گەورەترین تاوانێک لەسەر زەوی لە دوای کوفرکردن بەخوای پەروەردگار وشەی ئۆفە بەرامبەر دایک و باوک باشە وشەکە دوو پیتە بەڵام کاریگەریەکەی زۆر قورس و قوڵە باشە وتەی کۆتایی جەنابەت چییە؟ هیوادارم خەڵک بە خۆدا بچێتەوە و بزانیتن کە سەرەتا خۆی ئیسلاح بکاتن هەموو نقطەیەک لە خۆ ئیسلاحکردن و دەست پێ دەکاتن هەموو نقطەیەکی چاک اینجا لە بۆ بەرامبەر بەڵێ کاک ڕێباز جەنابەت ئەزیزێ وەڵا سەرەتا خۆمان چاکەین ئەوە گرنگتری شتە هەروەکو مامۆستا ستارش باس کرد لە خۆمان و دەست پێکەین غیبەتکردن بکەین ئەوەلین نقطە کە بمانە لێ درکەینەوە با لەو غیبەتەوە دەست پێکەین شتەکان کە دێتن بەخوای سەبر بە دوای دادێ باشە زۆر سپاس بۆ جەناب زۆر سوودم لە جەنابتان بینی خی گەورە لە هەمومان ڕازی بێ وەکو ئەو برادرانە باسییان کرد ئەبێ ئینسان لە خۆیەوە دەست پێ بکات چونکە دەستپێک لە خۆتەوە مستەلاحێکی قورئانیە یاسایەکە کە وەفی ئەنفوسیکم تەماشای خۆتکە ئەوجا تەماشای خەڵککە جەنابەت لێرە دوکانناری چەند ساڵە بەخوای زۆر نەمێژ لە پەنجایەکان پەنجایەکان ماشاءالله و موالیدی چەندی جەنابەت بەخوای تقریبا 6 سال 7 سال یاخواتە من درێژ باشە پرسیارەکەی من پرسیارێکی کۆمەڵایەتیە فەرموو بۆچی غیبەتکردن خراپە غیبەتکردن خۆ بەس غیبەتکردنیە ئەو پیاوەکە غیبەتکەرە هەم زەبانە جەبانە هەم زەبانە لەبەرەوەی ڕوبەڕووی بەرامبەر نابێتەوە بوێری نییە ئەمە یەک هەم منافقە یعنی دوو ڕووە باشە دەبی ئەو بێوەفاشە بێوەفاشە بۆ لەبەرەوەی بەرامبەر متمانەی پێبووە بەڵام ئەم لە جێ ئەو پیاوەی کە خیبەتکەرە ئەو شتانشی لەسەرە دەبیدە ئەوهاشی ئەو سواتانە ئاوا تەماشا سواتانشی هەیە بۆیە غیبەتکەرە خۆی دەبینی لۆ غیبەتی دەکات باشە بۆ دەبینی شتێکی پێ ناکرێ خۆی مقابلەکەی شتێکی کردیان ئیشەکی باشی کردیان خێرەکی دەکایان توزارەتەکی دەکایان شتێک دەکات ئەوە بووە ئەو پێی ناکرێ لێرە بوو ئەوە بوو عەسوود عەسوودی پێ دەبا ئەو لێ باسی دەکات لێ باسی دەکات لێ باسی دەکات باشە دەبینی بلای خۆیتی لەگە خێزانی شەریتی یان لەگەستی ئەو بەخۆی مەشاکلی هەیە لە مالێ دەبینی بلاکە باشە عالی ئەوەیە دەستی لە غەمانە ئەوەی دەکا غیبەت دەکا دەبینی پیاوەش دەبینی لە سەحەق بە جواب دێ مەردە لە سەحەق بە جواب دێ دەبینی ئەو ناتانی وەشیوی غەمی دەخوا دەستی باسی دەکا یعنی زۆر ئەوی ئەو پیاوە باشە ئێمە چۆن واز لەم غیبەتکردن ئەو غیبەتە نەخۆشیە ئەو پیاوە نەفسیە نەخۆشە یعنی ئەو کەسێک کە غیبەتەکە نەخۆشی نەفسی هەیە نەخۆشی داینێ نەخۆشە داینێ نەخۆشە چۆن چارەسەری کەین ئەو نەخۆشە ئەوە ئەگەر خۆی چانەبی دەرز زۆر نەگری پێویستی بە پزیشکە ئەگەر خۆی چانەبیتن فکر نەکاتەوە قەت چانابی یعنی هیچ ئەمەلێک نییە بۆی ئەو کەسە چاک بێ با ئەگەر بێتە سەرڕێی دینی بەڵێ لەگەر بتەن لەگە ئیمانداران دانیشی باشە جێ لە قسەیان بگرین هاوڕێی باش هاوڕێی باش مەجلیسی جوان و باش پێی بگەینن بێ ئەوە ینی ئێمە مەجالیان نەدەین مەجالیان نەدەی وەکو ئەو دوکانەی کە لەسەری نووسیوە قەرز نییە ئەڵێ تەنانەت بۆ منیش ئەڵێ بەڵێ بۆ تۆش ئێمە لە شوێنێکا بینیم لە جاتی ئەمە
نووسی بووی تکایە غەیبەتی یەکتر مەکەن زۆر جوانە خۆزگە ئێمە لە ناو دوکانەکانمانە یان دانیشتگاکانمانە یەک لافیتە هەبێ بنووسن تکایە غەیبەتی یەک مەکەن ئەو کەسەی کە غەیبەت دەکات هزار سووا بنووسە هەر غەیبەتی خۆیەکە هەرێکە بۆ لە بەرەوەی فێر بووە عمری خۆم دیتیتم لێ ئەو قسە دەکەم باشە ئەو کەسێک کە غەیبەتکەرە هەر غەیبەت دەکات فێر ئەگەر خۆی واز ببینی ئیلا کە خوا هیدایەتی بدا بێتە سەر نەکو هەر غەیبەتێکە باشە جەنابەت ئامۆژگاری چییە بۆ ئێمەمانان بۆ ئەو بەڕێزانەی کە بینەرمانن یعنی معاولەکەن ئەوە شەش بیسە هەم لە دین هەم لە بۆ ڕۆژی ئاخرەت شەشی خراپە یعنی لێ دوورکەونەوە تاوانە ئەگە بێ سەرەخەتەوە تاوانە خۆی ئەگەر نظامەکە هەبیتن ئەوە دی بە تەواسێ بکرێت ئەگەر ئیسەر ئیسپان بی یعنی ئەبێ عقوبەی بدرێت عقوبەی بدرێت ئەگەبەتە تووشی زۆر شتێ پیا دەبی مەشاکل لێ پیا دەبی بەڕێزان خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ ولا یغتەب بعضکم بعضا غەیبەتی کەس لە نێوانی خۆتانە مەکەن ئەیحب ئەحدکم ئەن یەأکل لەحم ئەخیه مەیتەن فەکەریهتموه یەکێک لە ئێوە حەزەکە گۆشتی براکەی بە مردوێتی بخوا بە بێگومان وەڵامەکەی نەخێرە بێ تۆ ئێمە کەسێک تازە مردووە ئەسڵەن ناوێرین تەماشای بکەین چ جای ئەوەی داوامان لێ بکەن بچین بیخۆین کە بەڕاستی سزای ئەو کەسانەیە لە ڕۆژی دواییە کە غەیبەتی یەکەکەن کەسایەتی یەکەشکێننەوە هەموو ئەو کێشە و مەشاکیلانەی کە لە کۆمەڵگەی ئێمەیان ڕوئەدا ڕەهەندێکی ئەم بابەتەی تایە لە چەکەرەی غەیبەتکردنەوە لێدان لە کەسایەتی ڕق لێبوونەوە چینە لە سینە هەڵگرتن کەسەکە عیبی نییە هیچ کێشەیەکی نییە زەرەری بۆ تۆ نییە کە پرسیاری کەسایەتی ئەوت لێکەن بەوەی کە ئایا کوڕەکە کوڕێ چاکە کوڕێک خراپە خزمایەتی لەگەڵا بکەم نەکەم تۆ لەبەرەوەی ڕقلێتی کێشەیەکی شخصیت لەگەڵیا هەیە منصیف نیت لەگەڵیا غەیبەت یەکەی ئەیشکێنیتەوە قسەی خراپی پیاڵی کە ئەمە ئەکرێ و ئەشێ هەتا مردن کاریگەریەکەی بەسەرەوە بمێنێتەوە چەند کەسمان هەیە لە مناڵیەوە ناو و ناتۆرەیەکی لێنراوە لە مەجلیسێکا باس کراوە هەتا ئەو ڕۆژەی وەفاتی کردووە بە هەمان ئەو ناوەوە بەڕێیان خستووە بۆ قەبرستان لە کاتێکا مەستەمێکی زۆر گەورەیە ئێستا من باسم کرد ئەسڵەن وشە قووەتی هەیە هێزی هەیە ینی کاتێک خوای پەروەردگار حرامی کردووە بە دایک و باوکت بڵێ ئۆف لەبەر ئەوەی کاریگەریەکەی قوڵە نەک لەبەرەوەی وشەکانی یان پیتەکانی کەمە خۆجاری وایە جنێوێک پیتەکەی کەمە بەڵام تەسیرەکەی گرانە قورسە کەسایەتی بەرامبەر ئەشکێنیتەوە ڕەفزیەکەی ناتەوێت لەگەڵیا وەگەڵێ هەڵبکەی یان بژیت ئەبێ زۆر ئاگاداری خۆمامی بە تایبەت کەسە دیندارەکان ئەوانەیە چن بۆ مزگەوت سەردانی مزگەوتەکان ئەوانەی دیندارن ئەوانەی خواپەرستن ئەوانەی ئیماندارن ئەوانەی ئەڵێن ئێمە خوامان خۆشەوێ ئەبێ زۆر ئاگاداری وشەکانیان بن زۆر ئاگاداری دەمیان بن زۆر ئاگاداری قسەکانیان بن بەوەی ئەو کەسەی کە غەیبەتی یەکەم نەی شەرعێنێ وەڵا با بە نوێژ ناکە بۆ ئەگەر نوێژی نەکرد غەیبەتی جائیزە نا وەڵا با بە فڵان کەس ئاوایە بۆ ئەگەر وابوو ئەبێت تۆ بیشکێنیتەوە یان بچی نەسیحەتی بکەیت چی لەگەڵ یا دانیشی بۆی لێت وەرگێ مادام تۆ نیەتت بۆ خوا نییە نیەتت بۆ ئەوە نییە ئەو کەسە چاک بێ ئەگەر نیەتت وابێ ئەچی لەگەڵ یا دانیشی دڵسۆزانە وەکو ئاوێنەیەک چۆ ئاوێنە بە بێدەنگ عیبەکانت پێڵێ بەڵام کەسی نادڵسۆز کەسی نابەرپرس دێ لە فەیسبووکە بڵاو تەکاتەوە کۆمنتت بۆ ئەنووسێ بە جۆرێک کە بدا لە کەسایەتیت چونکە بەڕاستی نیەت لە دوورەوە دیارە کە بیەوێ ئەگەر دڵسۆزانە بێ لە نێوانی خۆتانە ئەوێت چاکت کاتەوە بەڵام ئەگەر بیەوێ لێتدا ئەچێت لای کام کەسە لای تۆ خۆشەویستە باستەکە لە کۆمەڵگەیە ئەچکێنێتەوە هەمیشە وەکو ئەبوو لەهەب کە مامی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام جاری ئەدا بە دوای پێغەمبەری خوایە ئەڕۆی ئەیوت ئەوە برازای من نییە ئەیاوت با یاوت درۆکات دوو لە ڕووی
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی ئاوا ئەچوو لە لای خەڵکی باسێ کرد ئەیشکاندەوە بە ناحەق بەبێ ئەوەی کەسەکە هیچی کردبێ طبعا ئەمە مانای ئەوە نییە کەسەکە ئەگەر تاوانباریش بوو تۆ بچی باسی کەی زانایانە فەرمونون تۆ وشەیەکت باس کرد بەرامبەر کەسێک دەربارەی کەسێک ئەگەر ڕاست بێ غەیبەتیت کردووە بۆ لای من باسەکەی بابە منەقم چییە سوودەکەی چییە دەی لای من باسەکەی هەر ئەوەیە کە هەم خۆت تاوانبارەبی هەم من تاوانبارەکەی ئێ بڕۆ بە خۆی بڵێ تۆ ئەتەوێت چاشی کەیتەوە بڕۆ بە خۆی بڵێ ئەگەر ئەوە تا کەسەکە ئەو شتێک کە باسیت کردووە تایان نەبوو ئەو بۆهتانت بۆ کردووە ێ بۆهتانیش بەڕاستی لە دینی ئێمەیە زۆر قورسە ئەزانی کەسێک ئەگەر شتێک بڵێ بە ناوی کەسێکەوە ئەو شتەی لە ناوان نەبێ لە کەسایەتی ئەوان نەبێ هەتا مردن شایەتی لێ قبول ناکرێت کەسێک بۆهتان بۆ کەسێک بکە بە ناحەق ئەگەر بچەسپێ هەتا مردن شایەتی لێ قبول ناکرێت واتە هەتا مردن لە کۆمەڵگەیە بە درۆزن ناوزە نەکرێت ئێ بۆ با بە خۆ کەسایەتی مرۆڤێک ئەوەنە ئاسانە بە غەمزێکی چاو بە ئیشارەتێکی چاو تۆ بڵێ وڵا ئەوە بەس خوازانێت چیەکە لە بانەوە شتێکە و لە بنەوە شتێکە بۆ ئەمە ئاسانە نانا ئاسان نییە سبەینێ ئەمڕۆ لە بەرامبەر فڵان کە زواڵی سبەینێ بە منی ژواڵی بەڕاست بۆیە هەمومان ئەبێ لە شوێنی خۆمانەوە نەهێڵین کەسێک غەیبەتی کەسێک تر بکە قسە بە کەسێکی تر بڵێ نەمیمەتی کەسێکی تر بکە قسەی کەسێکی تر بۆ من بێنێ با کۆڕ و کۆبوونەوەکانمان ئاوا بڕازێنینەوە ئەسڵەن من کاتێ دێمە ناو بازار پێیان ناڵێم مەڕۆنە ناو چایخانەوە مڕۆنە ناو کافتریاوە پێیان ئەڵێم ئەوەی لە چایخانە و کافتریا ڕوئەدا مەیکە تەواو لەگەڵ دۆستێکت برادرێکت هاوڕێیەکت دانیشتووی چایەکە خۆیتەوە مێشکی خۆت سافەکەی زۆر ئاساییە هەتا ئێرە نۆرماڵە بەڵام برادرێکت ڕقت لێتی باسی ئەەکەی ئەمە نۆرماڵ نییە بێ ئاگداری زمانت بیت چونکە ئەو زمانە بەرەو جەهەنەم پەلکێشتەکە خوای پەروەردگار پەناماندا تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر و باسکردنی بابەتێکی زیندوی تر بەخوای گەورەتان ئەسپێرم سلام علیکم و رحمة الله وبركاته